هاو نیشتیمانیانی خۆشەویست ئەم هەڵوێستەی ئێمە وەک بەشێک لە پەرلەمانتاران کە لە دوێنێەوە مانگتنمان ڕاگەیاندووە بۆ پاڵپشتی شەقامی ناڕازیە بۆ هەڵوێستگرتنە لە بەرامبەر ڕشتنی خوێنی گەنجانی ئێمە کە هاوارێکی عادیلانە ئەکەن بۆ نان و بۆ کار و بۆ شکۆ و بۆ ئازادی ئەوەی کە بێبایەخ سێری ئەم هەڵوێستی ئێمە ئەکا ئەوانن چەندین ساڵە لەسەر ئاخوڕی گەندەڵی بەناڕەوا دەلەوەڕێن ئەوانن کە بە مەکرەمەی حیزب بوونەتە خاوەنی ماستەر و دکتۆرا ئەوانن کە لە بەردەم چەکدارێکا وەکو مێژەڵۆک دەلەرزن ئەوانن کە بێبایەخ لە چەند ساڵی ڕابردووە سەیری برسیکردنی هاوڵاتیانی ئەم نیشتیمانیان کردووە وەک چۆن لە ساڵانی یەکەم خولی پەرلەمانی کوردستاندا لە بەرامبەر شەڕی داسەپاوی ناڕەوای ناوخۆ پەرلەمانی کوردستان و یەکەم خولی پەرلەمانی کوردستان لەم شوێنەدا مانیان گرت ئێمەش بە هەمان شێوە بەرامبەر بە بشتنی خوێنی گەنجان بەسەر بازگەکردنی شارەکان دەستگیرکردنی چالاکوانانی مەدەنی بێدەنگکردنی شەقام وەلەو لاوە بەداخەوە لە بەرامبەر بێدەنگی پەرلەمانە لەکوێ دنیایە بووە پەرلەمانێکی وڵاتێک تەماشاکەر بێ سەرۆکایەتی پەرلەمان و پەرلەمانتاران لە شاشەکانەوە سەیری دۆخی شڵەژاوی شەقام بکەن بۆیە ئەم بێدەنگی پەرلەمانی کوردستانیش لای ئێمە ڕەتکراوەیە و لە هەموو دنیادا کاتێک کە گروپێک لە پەرلەمانتارانمان ئەگرن وەک هەڵوێستێک ئەگەێنن سەرۆکایەتی پەرلەمان هەموو پێداویستیەکانی ئەو هەڵوێستیان بۆ دابینەکات بەڵام بەداخەوە لە دوێنێەوە ئێمە دەبینین کە ڕێگریمان لێ ئەکرێت لەوەی کە میدیاکاران ڕووماڵی ئەم مانگرتنی ئێمە بکەن ئەمەش نیشانەی ئەوەیە کە ئەم مانگرتنی ئێمە کاریگەرە و بایەخی خۆی بووە و دەنگدانەوەی خۆی بووە بۆیە ئێمە سووری لەسەر هەڵوێستەکەمان و ئێوە دڵنیا دەکەینەوانێ تا بە ئامانجگەیشتنی مانگرتنەکەمان تاوەکو خواستی ئێوەی خۆپیشاندە لەسەر شەقامدا دێتە دی ئێمە ئەم مانگرتنە ناشتێنین و لە داهاتووشا پلانی ترمان هەیە بۆ ئەوەی کە درێژە بە هەڵوێستەکانمان بین بۆیە ئێمە لێرەوە جارێکی تر نیگەرانی خۆمان دەگەێنینە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کە بەو شێوازە نالۆژیکیە کە بە پێشێرکردنی پێڕەوی پەرلەمانی کوردستان مامەڵە لەگەڵ پەرلەمانتارانی کوردستانی مانگرتوودا دەکات و کە تاوەکو ئێستا نەک پێداویستیەکانی دابین نەکردووە بەڵکو خاڵی سەرەکی ڕەش ئەوەیەکە ڕێگری لە میدیاکاران ئەکا کە پەیوەندی بە ئێمەوە بکەن بۆیە هەڵوێستی ئێمە لە پێناوی ئێوەدایە و ئێمە ئەو بەڵێنەی کە داومانە لە 11 کە ئەبێ پەرلەمانی کوردستان هەڵوێستی هەبێ پەرلەمانی خەڵک بێ پەرلەمانی خاوەن بڕیار بێ بەردەوام ئەبین هیوادارین هاوڕێکانی تریشمان لە فراکسیۆنەکانی تر ئەم بێدەنجێ بشتێنن و پاڵپشتی ئێمە بکەن و پەرلەمانی کوردستان شوێنی یەکلاکردنەوەی بڕیارە چارەسازەکانی خەڵکی کوردستان بێت و هەستەکەوتوو بێت.